بەلای خۆی گەورە و میهرەبان هاوڕێیان و خۆشەویستان بەڕێز بەخێر بن بە یەکێک لەوانەکانی فێربوونی زمان. هەندێ پرسیارم نووسیە، وەڵامی هەموو پرسیارەکان دەدەمەوە. چۆن زمانێکی نوێ فێر بین؟ هەندێک کەس هەڵێ من زمانی ئینگلیزی عەرەبی دەزانم، تێدەگەم، بەڵام نازانم قسە بکەم چی بکەم. هەندێک کەسیش ئەڵێن ئێمە ئەزانین قسە بکەین، بەڵام کێشەمان هەیە لە قسەکردن، یعنی تەلەفوزمان باش نییە. و هەندێک کەسیش ئەڵێ ئێمە حین لە ماڵەوە چی بکەین کە ئەو زمانە فێر بین، ئێمە ناتوانین بڕۆین وانەیەکمان بێ لە دەرەوە وەکو ژنان. یا هەندێک کەس ئەڵێن ئێمە هەندێک کەسمان بینیوە توانین لە ماوەیەکی زۆر کەمە ئەو زمانە فێر بن وەکو 6 مانگ، بەڵام ئێمە 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ خەریکین هێشتا ناتوانین قسە بکەین، چی بکەین؟ هەندێک کەسیش ئەو پرسیاریانە کردیە کە وتیانە چۆن نەتوانین کەسێک بێت لەگەڵ یە قسە بکەین تا بتوانین قسەکردنەکەمان باشتر بێت. و هەندێک کەسیش ئەڵێن چۆن توانین وشەکان ڕستەکان لەبەر بکەین کە لە بیرمان نەچێتەوە. و هەروەها ئەو پرسیاریانە کردیە کە وتیانە ئمە کاک مەهان محەممەدیمان هەیە لە شاری سلا 18 ساڵیە، توانیە 18 زمان فێر بێت، چۆن توانیە؟ ئێمە بۆ نەتوانین؟ نهێنیەکەی چییە؟ پێتان ئەڵێم. و پرسیاری تریان کردیە وتیانە ئایا توانین 2 زمان بەیەکەوە فێر بین وەکو مەسەڵەن زمانی ئینگلیزی و عەرەبی لە یەک کاتە؟ ئەویش وەڵام ئەدەمەوە. هەندێک کەسیش ئەڵێن ئایا دەتوانین بۆ فێربوونی زمانێک لە ئەنیمێشن لە فیلمەکان کەڵکیان لێ وەربگرین یانە؟ لەبیرتان نەچێ بەرلەوە وەڵامی پرسیارەکان بدەمەوە. سابسکرایبی کاناڵەکانمان بکەن هەمووتان. ئەگەر لە ئینستاگرامە بینیتانە، ئەگەر لە تویترە بینیتانە، حتمن بێنە ناو یوتیوب، هەموو ئیوانەکانمان لەوێ دانیاڵە. دەتوانن پادکەستەکان، کۆرتە چیرۆکەکان لە یوتیوبە سیر بکەن. لینکەکانیش لە خوارە و لە دیسکریپشنە دای ئەنم بۆتان. دەی باشە، پرسیاری ئەوەڵ ئەوە بوو کە چۆن توانین زمانێکی نوێ فێر بین، 5 کار بکەن تا ئەو زمانە فێر بن. ئەوم کار ئەوەیە کە بەردەوام بن لە فێربوونە. ئەگەریش کاتی کەم تەرخانەکەن بۆ فێربوونتان هیچ کێشەیەک نییە، بەڵام دەبێ بەردەوام بێت. دوای ئەوە هەر شتێک کە مرۆڤ دەیەوێت فێر بێت دەبێت چێشتی لێ وەربگرێت، یعنی وەکو چێشت خواردن بێت. یعنی چی؟ یعنی تام و مەزەی بێت، یعنی پێت خۆش بێت کە خەریکی فێرە بێت. ئەویش بۆتان ئەڵێن چۆنە لە کاتی خۆیە. دوایەوە کات تەرخان بکەن بۆ فێربوونەکەتان. ئەگەر بەچنە نەخۆشخانە دانیشتنە مەسەڵ لە شوێنێکە پادکەست گوێ بدەن، سێری وشەکان بکەن، ئەم لە ئۆلای خۆتان وسا هۆسپیتاڵ، ئەمەرجنسی، ڕۆم، ئەمانە هەمووی ئەم وشانە نووسراوە، کودەکەیشی نووسراوە، حتمەن سێریان بکەن. هانە ناو مەتبەخەکەتانەوە سێری سەلاجە بکەن. سەلاجە چییە؟ سەلاجە عەرەبیە، وانییە؟ ئێمە وشەی عەرەبی فێر بوو. سەماوەر چییە؟ ئەمە ڕووسیە، وانییە؟ پانتۆڵ هالەبەرمە چییە؟ ئەمە وشەکەی عەرەبی بنتاڵ، ئەلبنتاڵ، وشەکەی ڕاستە ئیتالیایی. باش، هەنجومین دانەیەک ئەوەیە کە شتەکان دووپات کەینەوە، وانییە؟ هەر وشەیەک فێر بووم، هەر ڕستەیەک فێر بووم، چەند بار بەدەنگی بەرز بێڵێمەوە با گوێچکەیشم بیژنەوێت. باش، پرسیاری دووەم وتمان هەندێک کەس ئەڵێن ئێمە زمانی ئینگلیزی و عەرەبیمان باشە، یعنی تێدەگەین، گوێچکەدانمان باشە، حاڵی دەبین، بەڵام لە قسەکردنە کێشەمان هەیە، ناتوانین قسە بکەین یا وشەکان بە جوانی نایڵێن چی بکەین. باش، پرسیاری ئەمێشان
ئەوانەی کە ناتوانن بە زمانی ئینگلیزی قسە بکەن یا هەر زمانێکی تر کێشەکەوەیە کە کەسێک نەبووە لەگەڵ یە قسە بکەین حتمما دەبێت کەسێک دۆزنەوە ئەگەر هیچ کەسێک نەبوو هیچ کێشەیەک نییە لە خوارەوە لینکەکەی سایتی فری فۆرتاکتان بۆ دائەنم ئەوە ئەتوانن کلیک بکەن لەسەر ئەو وێبسایتە و لاگین بکەن بچنە ناو ئەو وێبسایتە هەر زمانی کە پێتان خۆشە هەندێک کەس پەیدا بکەن هەندێک هاوڕێ پەیدا بکەن لەگەڵیانە قسە بکەن لەبیرتان نەچێ حتمما هیچ زۆر گوێ بدەن دوو دانە گوێمان هەیە یەک دانە زمانمان هەیە دەبێت دوو بەرابەری قسەکردن گوێ بدەین دەیمەش پس پرسیارەکەمان نەبوو وتمان هەندێک کەس هەیە کە دەڵێن گوێدانمان باشە بەڵێ بەڵام ناتوانین قسە بکەین ئەوەتر وتم بە وێبسایتە کەڵکی لێ وەربگرن دوایەوە لە سایتی لانگمەنە یا دەتوانن ئەپەکەی نەسب بکەن دیکشنەری فەرهەنگۆک بە کوردیاڵێن فەرهەنگۆک دەتوانن کەڵکی لێ وەربگرن هەر وشەی کە نازانن سەری ئەو وشە بکەن گوێ بدەن بە تەلەفوزەکەی بریتیشەکەی هەیە مەسەڵەن ئەمریکاییەکەی هەیە گوێ ئەدەن چەند بار گوێ بدەن دووپاتی کەنەوە دوای ئەوە بە دەنگی بەرزیچ ئەو وشە بڵێنەوە خۆتان با گوێتان ببێسێتەوە دەیبەش هەندێک کەسیچ ئەڵێ ناتوانم لەبەرەوەی کە بڕم بۆ مەسەڵەن شوێنێک وانێ شتێ فێر بم بەو زمانە هەم لە ماڵەوە یا هەم لە ئۆفیسەوە ناتوانم چی بکەم زۆر پێم خۆشە دەبێ ئەو کاتانە کە بە فیرۆ ئەڕوات ئەو کاتانە کەڵکی لێ وەربگریت وتم بۆتان مەسەڵەن شەو تێنەوە بۆ ماڵ لە ماڵەوە سەیری شاشەکە دەکەن دەتوانن بەجێگەی ئەوە وەخت تەرخان کەن بۆ مەسەڵەن فێربوونی ئەو زمانە باشە حتممەنیش سابسکرایبی ئەم کاناڵە بکەن کورتە چیرۆکم دانیاوە پادکەستم دانیاوە ئینستاکەی دەتوانن فاڵۆمان بکەن لە ئینستا لەوێج زۆر شتی زۆر جوانمان دانیاوە بۆ فێربوونی ئەو زمانە کە پێتان خۆشە پرسیارەوە بوو کە هەندێک کەس هەیە لە 6 مانگە توانیانە یا کەمتر توانیانە ئەو زمانە فێر بن لە کاتێکە من 2 ساڵ 3 ساڵ یا زۆرتر خەریکەم لەسەری ئەو زمانە گەرەکم فێر بم بەڵام هەندێک کێشەم هەیە هێشتا لە کاتێک ئەو توانیە ئەو زمانە بە جوانی فێر بێت چۆن توانیە وتم بۆتان بۆ فێربوونی هەر زمانێ دەبێ هاوقسەیەکتان بێ هاوقسەیەکتان بێ کە لەگەڵیا قسە بکەن حتمما دەتوانن لە تویترە ناو گروهەکان لەوێ قسە بکەن یا هەر وێبسایتێتر لە فری فۆرتاکە توانن ئەو کارە بکەن دەی باشە من نازانم چی بڵم بەو زمانە کێشم ئەوەیە نازانم بڵێم هایتە کوێنە خەڵکی کوێنەیت چۆن بەو زمانە بڵێم ئەتوانم چ ناو گوگل ترانسلیت لە گوگل ترانسلیتە مستەقیم بچنە ناو خودی وێبسایتەکە ئەگەر بچ ناو وێبسایتەکە لەوێ تەلەفوزەکەیش دەتوانن گوێ بدەن بە کوردی لەم لاو ئەنووسی لەو لاو ئێکاتە ئەو زمانەکە پێت خۆشە دەیبینیت ڕاستەکە دەبینیت تەلەفوزەکەی گوێ ئەدەیت دوایەوە هەر ئەوە بیوەرە و لە سایتی فری فۆرتاکە لەگەڵ ئەو شخصە ئەو کەسە لەگەڵیە قسە بکە پێ باش پرسیاری تر ئەو بوو کە چۆن توانم وشەکان فێر بم و لەبەریان کەم هەندێک کەس هەڵەیان ئەوەیە کە وشە لەبەر ئەکەن لە ڕستە بەکاری نابن ئەمە زۆر عیبێکی زۆر گەورەیە دەبێت بەکاری بوویت هەر وشەی کە فێر بوویت
بڵێرەوە چۆ بیکە ڕەستا بچۆ لەگەڵ کەسێکە قسە بکە بە کەسێک بڵێ ئەزانی ئەوە معنای دەبێتە چی نازانم دەبێتەوە پێی بڵێنەوە چەند بار بە دووپات بێتەوە بۆ خۆت باشە. دوای ئەوە پرسیاران ئەوە بوو کە چۆن کەسانێک وەک کاک ماهان محەممەدی خەڵکی ڕۆژهەڵاتە توانیە 18 زمان فێر بێت تەنانەت تەمەنیشی 18 ساڵە چۆن توانیە لە ماوەی 6 ساڵە ئەو هەموو زمانە فێر بێت. ئەو جۆرە کە خۆی ئەڵێدا وێبسایتی فریفۆرتاکە ئەوانتر خەڵکم لێ وەرگرتووە و لەگەڵ هەندێک کەس لەو وڵاتانە قسەم کردووە و پێشم خۆش بووە کە کولتورەکانیان بزانم وتم بۆتان ئەگەر گەرەکان هەشێ فێر بن با چێشتی لێ وەربگرن با وڵاتانە جوان با حەس بکەن ئەویش بۆ کاگمەهانیش هەرام شتە بووە یانە چی پرسیارێتر ئەو بوو ئایا دەتوانم دوودانە زمان بە یەکەوە فێر بم یعنی ئیمساڵ من کاتم تەرخان کردیە زمانی ئینگلیزی و عەرەبی فێرم ئایا دەکرێ؟ بۆ ناکرێ بەڵام بە چەند شەرت. یەکی لە شەرتەکان ئەوەیە کە ئەو دوو زمانەکە هەڵی دەبژێنن دەبێ وەکو یەک نەبێت وشەکانیان ڕۆستەکانیان وەکو یەک نەبێت و ئەگەر ئمڕۆژ کاتان تەرخان کردیە بۆ زمانی ئینگلیزی ئەتر عەرەبی مەخوێنن ئەتر ئەڵمانی سپانیش هەر زمانێکە لەکانە بخوێنن مێخوێن بیخەنە ڕۆژێتر بیخەنە حوتێتر باشە. هەندێک کەسیش ئەڵێن ئێمە دەتوانین لە ئەنیمێشن فلیمەکان خەڵکیان لێ وەربگرین بۆ فێربوونی ئەو زمانە بەڵێ بۆچە ناتوانم بەڵام ئەو کەسەی کە دەیەوێت ئەو زمانە فێر بێت دەبێت لە سەرەتاوە بە ئەنیمێشن دەست پێ بکە بۆچی چۆن ئەنیمێشن زۆر باشترە وشەکان ڕۆستەکان زۆر سادەترە ئاسانترە بۆ منداڵان دروست کراوە و حتمەنیش لەبیرتان نەچێت بە ژێرنوویسەوە سەیری بکەن هەر وشەیەکیش کە نازانن لا جەعبل لایتنەر استفادە بکەن. جەعبل لایتنەر چییە؟ ئەوە شتێکە خانەی هەیە لە هەر خانێک هەندێ وەرەقە دێنن ئەو وشە لەبانی و ئەنووسن لە پشتی وەرەقەکە و معنای ئەو وشە نووسی ئەخێتە ناو خانەی ئەوڵ بەیانیەکەی ئەگەر دمارە دووپاتی دەکەیتەوە ئەگەر زانیت ئەچێتە خانەی بەعدی ئەگەر نەوزانیت هەر لەو خانە دایدەنێت ئەوش حتمەن لە کاتێکترا سبارەت بە جەعبل لایتنەر باستان بۆ دەکەم کە چییە زۆر باشە. هیوادارم ئەم کلیپە بزڵتان بووی دەبێتان نەچی حتمەن سابسکرایبی کاناڵەکمان بکەن یوتیوب ئێوە ئاگادارە کاتەوە بۆ وانانە کە لە کاناڵە دایدەنین ئەگەر زۆن کلیپتانە بۆ خۆشتان و حتمەن لایکی بکەن و شەریکەن بۆ هاوڕێکانتان هەمووتان بەخوای گەورە دەست بێن.